کارە ئەنجام دراوە بە هەماهەنگی لە نێوان وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر و کۆمپانیای ڕامیگۆ. ئێمە سوپاسی کۆمپانیای ڕامیگۆ دەکەین کەوا لەسەر ئەرچی خۆیان وەکو کارێکی خۆبەخشی ئەم کارەیان ئەنجام داوە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر بەشی کردە پزیشکیەکان بۆ ئەوەی ئێمە بتوانین ژووری کۆنتترۆلی فریاگوزاری کە 122 لە خۆ دەگرێتن بتوانین ئەم ژوورە بکرێت بە ئەلکترۆنی و لەلایەن هاوڵاتیانی خۆشەویستەوە لەمە دووە بە ئاسانتر بتوانن داوای ئەمبوڵانس بکرێتن بۆ ئەوەی بە فریای هاوڵاتیانی خۆشەویست بچێتن. ئەم کارە بەو شێوەیە ئەنجام دراوە کەوا دەتواندرێ بە شێوەی GPS و دیاریکردنی شوێنی ئەو کەسەی کەوا ڕووداوێکی بەسە هاتووە یاخود نەخۆشیێکە بە سیستەمی GPS شوێنەکەی دیار دەکرێتن و ئەو تەلەفۆنە یاخود ئەو کۆڵی کە دەیکا بۆ کۆنتترۆل ژووری کۆنتترۆلی فریاگوزاری لەو شوێنە شوێنی ڕووداوەکە یاخود نەخۆشەکە دیار دەکەوێتن و خۆشبەختانە ئۆپشنی ئەوەشی تێدایەواتە ئەو کەسێک کە تەلەفۆن دەکا ئەگەر هاتوو خۆی دەیەوێتن ئاگاداری بەشی فریاگوزاری بکاتن کە 122 بۆی ئەمبوڵانس بستە شوێنی ڕووداوەکە ئەو کەسە یاخود ڕووداوەکە بە سەرخۆی هاتووە یاخود بەس تەنها هەواڵی ئەوە دەداکەوە ڕووداوێک دراوە.